سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران دەست بەسەرکردنی دوو شارۆمەند لە سەردەشت بانکێشکردنی سێنزە چالاکی مەدەنی لە شاری مۆرمۆری سەر بە پارێزگای ئیلام خۆپیشاندانی کوردانی دانیشتووی بلژیک لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و ئەهواز و هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی ئێڤین بۆ سەربەندی ژنان. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە 23 گوڵان خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە شاری کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێ راپۆرتەکان خانەنشینکراوانی تەمین نیشتیماعی بە پێڕەواڵی یەکشەممەی هەر هەفتە لە شارەکانی کرماشان، تاران، ئەراک، شوشتەر و ئەهواز لە بەردەم ئەو ڕێکخراوەیە و سازمانی بەرنامە و بودجە کۆبوونەوە و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. ئێدامەی مانگرتنی زێڕفرۆشان لە کرماشان و چەند شاری دیکە ڕۆژی یەکشەممە 23 گوڵان زێڕفرۆشان بۆ 15هەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە کرماشان و چەند شاری دیکە ئێران درێژیان بە مانگرتندا. بە پێ راپۆرتەکان زێڕفرۆشان لە شارەکانی تاران، مەشهەد، ئیسفەهان، ئەراک و تەورێز درێژیان بە مانگرتنداوە و زێڕفرۆشانی کرماشانیش پەیوەست بەو مانگرتنە بوون و لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا وەزارەتی سەمتیان ناچار بە پاشەکشەکردو و چی دیکە جارایەکانیان لە سامانەی تجارەت تۆمار ناکەن، بەڵام زێرفرۆشان هاوکات خوازیاری کەمکردنەوەی ئاستی باجی ساڵانەن و دەڵێن تا داخوازیەکانیان بە تەواوەتی جێبەجێ نەکرێت درێژە بە مانگرتن ئەدەن. دەست بەسەرکردنی دوو شارۆمەند لە سەردەشت لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی خەڵکی گوندی قەڵاڕەشی سربەشاری سەردەشت بە ناوەکانی زانکۆ ئێرانزادە تەمەن 32 ساڵ و عومەر شەریفپور تەمەن 23 ساڵ لەلایەن هێزەمیەکانەوە دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان زانکۆ ئێرانزادە و عومەر شەریفپور بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژەوە لەلایەن ئێجارەی سڵاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم دوو هاوڵاتیە لە پەیوەندی لەگەڵ ڕێڕەسمەکانی تایبەت بە نۆرۆز لە سەردەشت دەست بەسەرکراون و سەرەڕای تێپەڕبوونی 6 ڕۆژ لە کاتی دەست بەسەرکرانیان زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستانیە. گیانەدەستانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزڵ حەساری کەرەج ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردوو 19 گوڵانی 1403 بەندکراوێکی کورد و خەڵکی گوندی نووریاوی سەر بە شاری پاوە بە ناوی کیانوژ وەلەدبەیگی تەمەن 35 ساڵ لە حاڵێکدا حوتەمین ساڵی بەندکرانی تێپەڕ دەکرد بەهۆی پێڕانەگەیشتنی پزیشکی لە یەکێک لە نەخۆشخانەکانی تاران گیانی لەدەستا. فایق وەلەدبەیگی لە ساڵانی ڕابردوودا تووشی نەخۆشیەکانی گورچیلە و دڵبووە و بەرپرسانی زیندانی قزڵ حەساری کەرەش ناوەبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کردبوو. ناوبراو 7 ساڵ لەوەبەر بە تومەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە شاری شیراز دەست بەسەر و سزای 18 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە 2 ساڵ پێش لە زیندانی عادڵابادی شیرازەوە بۆ زیندانی قزڵ حەسەر ڕاگوێزرا. بە پێی ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی 5 مانگی سەرەتایی ساڵی 2024دا بەلانی کەم 15 بەندکراو لە زیندانەکانی ئێران گیانیان لەدەستاوە کە 8 کەسیان کورد بوون. سەپاندنی سزای 16 ساڵ زیندان بەسەر 4 شارۆمەند لە پیرانشار. 4 شارۆمەندی خەڵکی پیرانشار بە ناوەکانی سولەیمان سالەک، عوسمان دڵسۆز، هەژار دڵسۆز و ئاکام خزرزادە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە سەرجەم بە 16 ساڵ زیندان مەحکوم کراون. بە پێ راپۆرتەکان دادگای دوی گشتی و ئینقلابی پیرانشار ئەو 4 شارۆمەندەی بە تۆمەتی ئەندامەتی لە گروپی نایاسایی و بەمبەستی تێکدانی یاسایشی وڵات بە زیندان مەحکوم کردووە.
بەپێی حکمی دادگا سولەیمان سالەک تەمەن 71 ساڵ و خەڵکی مەهاباد بە 10 ساڵ زیندان، ئاکام خزرزادە تەمەن 28 ساڵ و خەڵکی گوندی کانی بۆداغ، هەروەها عوسمان دڵسۆز تەمەن 64 ساڵ و هەژار دڵسۆز خەڵکی گوندی زیوەکەی سەر بە پیرانشار هەر یەکەو بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراون. ئەشکەنجە و لێدانی کۆڵبەران لە سنووری بانە. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان 5 کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە لەلایەن هەنگی مەرزیەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە وازاردران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز 2 کەس لەو 5 کۆڵبەرە هیچ بارێکیان پێ نەبووە و لە کاتی گەڕانەوە لە هەرێمی کوردستان دەست بەسەر و ئەشکەنجە وازاردراون. ناسناوی 3 کەس لە کۆڵبەران بریتیە لە محەممەد نزامی، ئاریان ڕەزاپور و ئارمان پاشنا و نادیار، هەر سێ خەڵکی سەقز. بانکێشکردنی 13 چالاکی مەدەنی لە شاری مۆرمۆری سەر بە پارێزگای ئیلام. ڕۆژی پێنجشەممە 20 گوڵانی 1403 13 چالاکی مەدەنی خەڵکی شارستانی مۆرمۆری سەر بە پارێزگای ئیلام لەلایەن زادگای گشتی و انقلابیە و شارەوە بانکێشکراون. پێشتر پەروەندەی ئەو 13 هاوڵاتیە بە وەرگرتنی بەڵێننامە داخرابوو، بەڵام ناوەندە ئەمنیەکان دەیانەوەیت لە ڕێگەی پەروەندە سازیەوە سزای قورسیان بەسەردا بسەپێنن. ناسناوی ئەو 13 کەسە بریتیە لە خەیرۆڵڵا یوسفزادە، مستەفا عەلیزادە، یارمەخان عەلیزادە، ئەسمەد دووستی، سەعید تەوحیدی، کامبیز تەوحیدی، شەهرام سەیدکەرەمی، ئەمیر حسین زارعی، عەلی گوڵمۆرادی، ڕەزا محەبی، میلاد یەروانە، مسلم یەروانە و وەلی موحسەنی. شایانی باسەکە ئەو شارۆمەندانە پێشتر لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شاری مۆرمۆر دەست بەسەر کرابوون. خۆپیشاندانی کوردانی دانیشتووی بێلژیک لە بەردەم باڵوێزخانەی ڕەژیم. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان کوردانی دانیشتووی وڵاتی بێلژیک دژ بە سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی لە بەردەم باڵوێزخانەی ڕەژیم لە شاری بروکسێل کۆبوونەوە. بەپێی ئەو ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە، کوردانی دانیشتووی وڵاتی بەلژیک بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕەژیم و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدامی ڕەزا ڕەسایی، مۆجاهێد کورکور، عەباس دەریس و توماچ ساڵحی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. کۆبوونەوەی کرێکەرانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی زاهێدان. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی زاهێدان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکەرانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی زاهێدان و بەگشتی پارێزگای سیستان و بەلوچستان ماوەی 4 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و خوازیاری پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین نیشتیماعی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوون. ڕێپێوانی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی فولاد لە پارێزگاکانی خوزستان و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 23 گوڵان بەمبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لەسەر شەقامەکانی ئەهواز و ئیسفەهان ڕێپێوانیان کرد. خانشینکراوانی سەنعەتی فولادی ئێران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، گەڕانەوەی سەربەخۆی با سندوقی خانەنشینی کرێکەرانی فولاد، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی ئێڤین بۆ سەربەندی ژنان. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان گاردی ئەمنیەتی زیندانی ئێڤین لە ناکاودا هێرشیان کردە سەر بەندی ژنانی ئەو زیندانە و هەموو بەندەکانیان پشکنی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، هێزە سەرکوزگەرەکانی ڕژیم وێڕای پشکنینی کەلوپەلی شەخصی بەندکراوان پێڵاوی بەندکراوانیان لە نێو بردووە و هەموو شتێکیان تێکداوە. هەروەها ئەو بنەماڵەی بۆ دیتنی ئازیزانیان هاتبوون بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن هێزەمنیەکانەوە بازرسی کراون. ئەشکەنجەی چالاکانی مافی ژنان لە زیندانی لاکانیش ڕەشت. چالاکانی مافی ژنانی بەندکراو لە زیندانی لاکانی ڕەشت ڕۆژی یەکشەممە 23 گوڵان لەلایەن هێزەمنیەکانەوە ئەشکەنجە وازاردراون. بەپێی راپۆرتی ناوەندی پارێزەرانی مافی مرۆڤ،
ژمارەیەک لە بەندکراوان لەوانە سارا جەهانی دکتۆری بواری دەرمانسازی کاتێک لە پێدانی ڕەمزی مۆبایلەکەی خۆی بواردووە لەلایەن هێزەمنیەکانەوە دراوەتە بەر لێدان و بریندارکراوە. هەروەها هومەن تاهەری لەلایەن بازجووەکانی وەزارەتی ئیسڵاتەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە بە جۆرێک کە ددانێکی شکاوە، ڕوومەتی ماستیوە و جەستەی شین بۆتەوە. بەندکراوانی دیکەش لە مافەکانی پەیوەندی لەگەڵ کەسوکاریان بێبەشکراون و هەموو هێڵەکانی تەلەفۆنی زیندانیان بەسەریاندا پشڕاندووە. دووە هەواڵ کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی نەوت لە لیبی. ڕۆژی یەکشەممە 23 گوڵان کرێکارانی شاغڵ لە سەنعەتی نەوتی لیبی لە ناڕزایەتی بە واژۆکردنی ڕێکەوتنامەی نێوان ئەو وڵاتە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان کرێکارانی ناڕازی دژایەتی خۆیان لەگەڵ ڕێکەوتنامەی 8 ملیار یۆرۆیی هەردوو لایەنی شەڕی لیبی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا نیشانداوە و ڕایان گەیاندووە کە بەرپرسانی دەوڵەتی لیبی بەمبەستی بەدەستهێنانی چەک و چۆڵ ئەو ڕێکەوتنامەیان واژۆ کردووە و هیچ بایەخێک بە ژیانی خەڵک نادان. کرێکاران هەروەها دژ بە فەساد و گەندەڵی، کۆچی ئەجباری کرێکاران و خەڵکی ڕەسەنی ناوچەکە و ناڕوونی لە قەراردادە نەوتیەکان دروشمیان بەرز کردووە و خوازیاری هەڵوەشانەوەی هەموو ڕێکەوتنامەکان بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.